بەشی زمانی کوردی کۆلێژی پەروەردە بۆ زانستە مرۆییەکان لە ئازانکۆی کەرکووک یەکەمین دیداری ئەدەبی ساڵانەی ڕێکخست. دیدارەکەی بەشی کوردی تایبەت بوو بە شێعرەکانی شێخرەزای تاڵەبانی و ژمارەیەک توێژەر و مامۆستای زانکۆ لە چەند ڕوانگەیەکی جیاوازەوە قسەیان لەسەر شێخرەزا و شێعرەکانی کرد. بەشی کوردی وەکو هەمیشە پێشەنگ بووە لە خزمەتکردنی کللتور و فەرهەنگی و زمانی کوردی. ساڵانە ئەم دیدار و کۆڕ و سیمینارانە بە تایبەتی لە وەرزی ڕۆشنبیری بەشاکە لە مانگەی 2-3 هەموو ساڵە دەکرێت بایەخ بە کللتور و فەرهەنگ و ئەدەبیاتی کوردی ئەدات و وەلا ناویشانە بژانەوەی ئەدەبیات یان زمانەکەی پێگەی زمانی کوردی لە ناو زمانەکانی جیهانە بە بەردەوامی ئەم کۆڕ و سیمینارانە هەن. بەڵام بۆ ئەم ساڵ و ساڵان ئەم 1-2 ساڵە ڕەنگە گرنگتر و بەبایەختر بێت یادکردنەوەی ئەم دیدار و کۆڕ و کۆبوونەوانە، چونکە بە جۆرێک لە جۆرەکان لێرە و لەوێ ئەبینین هەندێک خەڵکی شۆڤێنی بە جۆرێک لە جۆرەکان هەوڵەدەن کە زمانی کوردی قەدەغە بکەن یا بەکاری نهێنن. بۆیە ئێمە لێرە وەکو پارێزەر و شکۆی زمانی کوردی لە ناو زانکۆی کەرکووک هەوڵەدەین ئەدەبیاتی کوردی و زمانی کوردی بە هەم خوێندکارەکانمان ئاشنا بکەین، هەم بە دەوروبەریشمان بڵێین ئێمە لە ڕووی ئەدەبیات و لە ڕووی زمانەوە لە ئاستێکی باڵا و بەرزین. ئەدەبی کوردی ئەدەبێکە لە ئاستی ئەدەبیاتی جیهانی ئەگەر کەمتر نەبێت لە هیچ نەتەوەیەکی دیکە زیاتر نەبێت کەمتر نییە. شێخرەزا یەکێک لەو شاعیرە بوێرانەیە کە بە زمانێکی زۆر بوێر توانیوێتی ڕەخنا لە دەوروبەر و لە کۆمەڵگا و لە دیاردە کۆمەڵایەتیەکان بگرێت. ئێمەش بە بوێرانە بین قسە لەسەر ئەو دیاردە و بابەتانە بکەین، چونکە شێخرەزا توانا و سەلیقەیەکی بەرزی هەبووە لە گەیاندنی زمانەکەی بۆ گەیاندنی پەیامەکانیان.